باشووری کوردستان لە ناو عێراقدا لە مێژەوە هەنگاو بۆ دامەزرانی دەوڵەتێکی سەربەخۆ دەدات و چۆتە ناو پرۆسەی دەوڵەت سازیەوە. لەشکرێکی بەهێز و شارەزایەکی زۆری لە شەڕدا هەیە و لە گەورەترین و مەترسیداترین شەڕدا سەرکەوتوو بوو. ئەفسانەی داعش لەسەر دەستی پێشمەرگە و لەشکری کوردستان شکا. لە ڕووی ئابووریشەوە بەرەو ئابووری سەربەخۆ دەڕوات و قۆناغی گرنگی بڕیوە. لە ژێر خاکی باشووری کوردستاندا لە زاخۆ تاوک و خانەقین 45 ملیار بەرمیل نەوتی یەدەک هەیە و بەسەر 42 بلۆکدا دابەشکراون. بلۆکەکان دەدرێنە کۆمپانیا بەناوبانگەکانی دنیا و سەرمایی خۆیانی تێدا خەرج دەکەن بۆ گەیشتن بە نەوت. دوای چەندین قۆناغ لە گەڕان و لێکۆڵینەوە هەر بیرێک نزیکەی 3 تاوەکو 4000 مەتر قوڵ دەکرێت و دەگەنە نەوتی خام. نزیکەی 15 بلۆکیان ئێستا نەوتی لێ دەردەهێنرێت. هەر بلۆک و ناوچەیەک بە پێی توانە و بڕەکەی نەوتی ژێر زەویەکەی لێ دەردەهێنرێت و سوودی لێ وەردەگیرێت بۆ ناوخۆی کوردستان و دەفرۆشێتە وڵاتانی دیکە و لە ڕێگەی داهاتەکەیەوە بودجەی باشووری کوردستانی لێدابین دەکرێت. بەهۆی بوونی ئەو ڕێژە زۆرەی نەوتی یەدەگی باشووری کوردستانیشەوە ئایندەیەکی گەش و سەرکەوتوو دەداتە گشت سێکتەرەکان. ڕێژەیەکی زۆری یەدەگی گازی سروشتی لە ژێر زەوی باشووری کوردستاندا هەیە کە لە نێوان 3 تاوەکو 6 تریلیۆن مەتر سێجایە کە دەکاتە تەواوی پێداویستیەکانی 50 ساڵی وڵاتێکی گەورەی وەکو تورکیا یاخود تەواوی پێداویستیەکانی 5 ساڵی هەموو قاڕەی ئەوروپا. ئێستا لە کێڵگەی کۆرمۆر یاخود خۆرمۆر 330 میلیۆن پێسێجا گازی سروشتی لە ڕۆژێکدا دەردەهێنرێت و دەنێرێتە وێزگەکانی بەرهەمێنانی کارەبای بازیان و هەولێر و لە ڕێگەیانەوە نزیکەی 3000 مێگاوات کارەبا ڕۆژانە بەرهەم دەهێنرێت. ڕێژەی دەرهێنان و بەرهەمێنانی گازی سروشتیش لە ماوەی 2 ساڵی داهاتوودا بەرز دەکرێتەوە بۆ نزیکەی 500 میلیۆن پێسێجا لە ڕۆژێکدا. دوایین گرێبەستیش کە حکومەتی هەرێم لە بواری وزەدا کردوێتی لەگەڵ ڕووزنەفتە و هەڵدەستێت بە ڕاکێشانی بۆری لە باشووری کوردستانەوە تاوەکو وڵاتی تورکیا بۆ گواستنەوەی گازی سروشتی هەرێمی کوردستان و فرۆشتنی بە وڵاتانی دنیا. گازی سروشتیش بۆ وڵاتانی پێشکەوت و هێندەی خۆراک گرنگە و پێویستیان پێیەتی. بەهۆی هەڵکەوتەی جوگرافی باشووری کوردستانیشەوە و بەهۆی بوونی ڕووبار و چەم و شاخ و گرد و دەشتایی زۆرەوە ڕێژەیەکی زۆری کانزای جۆرا و جۆر وەکو زێڕ و مس و ئاسن و کۆباڵ و یۆرانیۆم و زۆر جۆری دیکەی کانزا و مادەی بەنرخ لە ژێر زەوی و سەر زەوی باشووری کوردستاندا هەن کە ڕێژەکانیان زۆرن و دابەشکراون بەسەر چەند بلۆکێکدا و دوای دەرچوونی یاسایەک لە پەرلەمانی کوردستانەوە کاریان تێدا دەکرێت و دەبنە سەرچاوەی داهاتێکی زۆر باش بۆ خەڵکی باشووری کوردستان. دەیان ساڵە کورد شۆڕش دەکات قاتوقڕی زۆر بەسەردا هاتووە. دوایین شەڕیش کە تووشی کورد هات هێرشی چەکدارانی داعش بوو. داعش
لە ماوەیەکی زۆر کەمدا پانتایەکی زۆری گەورەی وڵاتی سووریا و عێراقی داگیر کرد و چووە سەر سنووری وڵاتی لوبنان. داعش هێرشی تیرۆریستی ئەنجام دەدا لە گەورەترین و بەهێزترین وڵاتانی دنیادا هێرشی ئەنجامدا و خەڵکێکی زۆریش بوونە قوربانی. داعش دنیای تەواو شێواند بوو. عێراق و سووریا کە چەندین ساڵە دەوڵەتن و خاوەنی سوپایەکی گەورەن هەڵهاتن و چەک و جبەخانەکانیان بۆ داعش بەجێهێشت. ئەو داعشە لەسەر دەستی پێشمەرگە و سوپای کوردستان تێکشکێنرا. لەگەڵ تێکشکاندنی داعشیشدا نزیکەی سەدی سنووری باشووری کوردستان کەوتەوە دەست پێشمەرگە و ئازاد کران. پێشمەرگە وە خۆتان ئەبینن و پێشمەرگە لە باشترین وەرەدایە و پێشمەرگە لە هەموو ئاستێکا پێشمەرگە قەهرەمانی زۆری نواندووە لەو هەموو شەڕانە. ئەمە تقریبەی بۆ ساڵی چوارەم بەرگری ئەکار هەمان قەهرەمانانە ناکە ئەو هەموو بەرگریەیان کرد و ئەو هەموو قەهرەمانیەتیان کرد لە کەرکووک تا ئەگاتە سەنجار. ئێمە ئامادەین بۆ هەر کات و ساتێک بی بەرگری لە کوردستان بکەین، لە گەلی کوردستان بکەین، ئەوەی لە توانامان بێ. تا ئەم لە حەزەیە ئەوانەی لە بەرامبەری ئێمەە من باوەڕ ناکەم بتوانن نە داعش و نە کەسی تر. ئەی هەر ئەمانە نەبوون گەفیان نەکرد لە 24 سەعات هەموو دنیان تەسلیمی داعش کرد. ئێستا گەفی چمان لەیەکەن یعنی با بێنە بە خۆیان تاقی بکەنەوە خۆ ئەوانیش هەر وەکو ئەوانەی پێشەوە بن. گەلی کورد ئەتوانێ بەرگری لە خۆ. باشووری کوردستان نزیکەی 500,000 پێشمەرگە و پۆلیس و ئاسایشی هەیە و زۆر قارەمانانە ئامادەن بۆ بەرگریکردن لە هەر بستێکی خاکی باشووری کوردستان. جگە لە هێزەکانی پیادە و هێرشبەر هێزە پشتیوانیەکانی پێشمەرگە ڕۆڵێکی کاریگەری هەبووە لە تۆپبارانکردن و ڕووخانی ورەی داعش. هەموو کات بە تانک و چەکە قورسەکانی زەبری کوشندە لە بەرامبەر دەوەشێنن. باشووری کوردستان لە هەموو ڕوویەکەوە گەشەی کردووە و قۆناغەکانی دەوڵەت سازی زۆر بە باشی بڕیوە. بەهۆی ئەو ئارامیە زۆرەی کە لە باشووری کوردستاندا هەیە جموجۆڵی بازرگانی زۆر هەیە و بەردەوام کۆمپانیای بیانی و کەسانی بیانی دێنە باشووری کوردستان بۆ بەگەڕخستنی سەرمایەکانیان و دۆزینەوەی هەلی کار بۆ خۆیان. ئێستا تەنها لە پایتەختی باشووری کوردستان نزیکەی 41,000 بیانی دەژین. هەر هاوڵاتێکی بیانی کە لە دەواازە سنووریەکان بێتە هەرێمی کوردستان دوای ئەوەی لە دەواازە سنووریەکان خەختمی دخولیان بۆ لێ دەدرێت دێنە هەرێمی کوردستان دواتر بەپێی ئەو ڕێنمایانەی کە لە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بۆمان دانراوە ئێمە دەتوانین پێ ڕێنمایانە کارە یاسایەکانیان بۆ ئەنجام بدەین. ئەتوانم بڵێم تا ئێستا لە ساڵی پارەوە تا ئێستا 41,000 کەس کە ئێمە نشینگەی یاساییمان پێداون کە بە شێوازی ڤیزە بە شێوازێکی ڕسمی هاتوونەتە هەرێمی کوردستان و ئەتوانین بڵێن ئەوانە لە هەرێمی کوردستان ماونەتەوە. ئەمە لە ماوەی ساڵێکە بەڵێ تا ئێستا کەسمان هەیە پێشتریش هەر لێرە بوو بێت و تا ئێستا شەر بەردەوام بوو بێت. ئیقامەکانی ئێمە درێژین ماوەمان ساڵێکە بۆیە ئەتوانین بڵێن لەو ساڵەیە درێژەکرێتەوە ئەتوانین بڵێن ئەو ڕێژەی دیاریکراوی کە بە بەردەوام خەڵکانە لە هەرێمی کوردستان ئەمێننەوە ئەوانە 41,000 کەس ئەمڕۆ لە پارێزگای هەولێر لە پارێزگای چونکە ئێمە بەڕێبەراتی نشینگەی پارێزگای هەولێر سلێمانیش ڕێژەیەکی باشی تێدا بەڵێ بە هەمان شێوەن سلێمانی دهۆ تێدایە بۆیە ئەتوان ئامارە من تەنهاوەی کە ئاماژەی پێدەم ئاماری بەڕێبەراتی نشینگەی پارێزگای هەولێرە. باشووری کوردستان لە دوای ساڵی 2023 تاوەکو ئێستاش لە هەموو بوارەکاندا زۆر گەشە کردووترە لە تەواوی عێراق. حکومەتی هەرێم لەسەر پانتایەکی تەواو تێکدرا و ڕووخاو دامەزراوە کە هەمیشە لەلایەن عێراقەوە هەوڵی تێکچوون و وێرانکردن و قات و قڕی دراوە و سامانی تەواوی عێراق لە خزمەت عەرەب و شارە عەرەبیەکاندا بووە. بە درێژایی مێژوو هەرگیز نەدەکرا
باشووری کوردستان یاخود تەواوی شارە کوردیەکان بەراورد بکرانە بە هەر شارێکی عێراق نەک پایتەختەکەی. بەڵام بە چەند ساڵێکی کەم باشووری کوردستان زۆر بە خێرایی پێشکەوت. ئاسایشێکی زۆر بەرقەرار کرا بۆ هەموو سنووری باشووری کوردستان و پارێزرا لە هەموو هێرشێکی دەرەکی و تیرۆریستی. لە پاڵ ئەو ئاسایشەشدا حکومەتی هەرێم دەستی بە ئاوەدانکردنەوە کرد، هەموو داتا و ژمارەکان گۆڕدران. فەرقێکی جیاواز کە لە بینی کوردستان و بەغدا دروست بووە کە پێکەوەلکاندنی یان پێکەوە یەکسانکردنی زەحمەت بووە، چونکە لە بنەڕەتدا دروست بووە لە ناو خودی کۆمەڵگا لە فکری خەڵکەکەی بووە و ئێستاش هەموو خەڵک کە دێتە کوردستان و عێراقیش دەبینی جیاوازەکان دەبینیتن ترسەکان لە شوێنی خۆیان بە تەکید کە دەبێنن هەرێم زۆر بەرەو پێشەوە دەڕواتن و خێرا دەڕوات و لەو پێشبڕچەیە هەیە عێراقی زۆر بەجی هێشتیە کا دەبینێت بە هەموو حتا یەک لەو گۆڤارانەی ئیکۆنۆمیست کە کاتی خۆی لە 2014 کۆمەرێک ئەتیمادی لەسەر ڕێنشاندەرەکان دەکات لە دینە ئەو سێرڤەی خۆی دەکات لەسەر ئاستی عالەم ئەگە تەماشای جێپێگەی کوردستان بکەین لەگەڵ عێراق و لە کۆی ئەو وڵاتانەی کە تێدا ئەو مؤشراتانەی کە کردیە وەکو نمونە کە تەماشای بکەین دەبین جیاوازێکی زۆر هەیە لە بینی عێراقوە. مەسەن لە پێوەری ئاشتی جیهانی لە 163 وڵات کرایە، کوردستان 115 عێراق 160 جیاوازەکەی ببینین. سەقامگیری سیاسی و ئاسایشی لە 180 وڵات کوردستان 83 پێگەی هەیە، عێراق لە 177 بووە. لە بارودۆخی سیاسی لە 83 وڵات ئێمە 55 پێگەمان بووە، عێراق 83 بووە، خراپترینیان بووە. بارودۆخی کەرتی بازرگانی کە بژانەوەی بازرگانی بووە لە 83 وڵات ئێمە 57 بوون، عێراق 72 بووە. مەسەن بەراوردی بودجێ عێراق و خۆمان بکەین لە 2004ەوە تەماشا بکەین کە عێراق داهاتێکی زۆر سەرەوەی 800 میلیارد دلار داهاتی عێراق بووە. بەڵام جیاوازەکان دەبیندرێتن لە کوالیتی گوزەران ژیانی خەڵکدا کە گۆڕانکاری بەسەرهاتی لە 159 وڵات کە مەسحیان کردێ پێگەی کوردستان 55 بووە، عێراق 134 بووە. لە پەرەپێدانی مرۆیی لە پێشکەوتنی خودی فکری مرۆڤ خەڵکەکە تاکان و وەچۆنێتی ئیستیقلالکردن سەروەت و سامانی عقلی مرۆڤەکان و پێشخستنی وڵات حتا لە ڕوو کوالیتی و تەفکیر و ئەوە کە پێوەردەکرێت لە 188 وڵات ئێمە 76 پێگەمان هەبووە، عێراق 97 بووە. بۆ ئەگەر بەراوردی پێگەی کوردستان بکەین لەگەڵ عێراق لەو بەکو نمونەیەک کە ئەوە کە کردیتی کە هەولێر دەتوانن بڵێم نمونەی کوردستانە بە حکومەوەی کە پایتەخت بووە بەشی پێشەنگەکەی بەشی هەولێر دەکەویتن. بۆیە پێگەی کوردستان زۆر جیاوازیە، ئەو جیاوازی لە بینی هەولێر و بەغدا دروست بووە، لە بینی کوردستان و عێراق دروست بووە. هەموو ئەو پێوە و داتایانە پیشان دەدەن کە جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان باشووری کوردستان و عێراقدا و زۆر لە یەکەوە دوورن. بەهۆی زۆری کانزا و سامانی سروشتی نەوت و گاز و زەویەکی زۆری کوشت و کاڵیەوە لە باشووری کوردستان کەرتی پیشەسازی زۆر پێش دەکەوێت لە گشت بوارەکاندا. لە بوارەکانی بەرهەمی بیناسازی و خۆراکی و جوانکاری و کیمیاوی و پلاستیکی و زۆر بواری دیکە. چونکە ڕێژێکی ئێجگار زۆری بەرهەم و کەرەستەی خاوی ئەو بەرهەمە پیشەسازیانە لە خاک و خۆڵی باشووری کوردستاندا هەن. ئێرە ناوچەی بازیانە، لە بازیان ژمارەیەکی ئێجگار زۆر کارگەی لێیە، چەندین کارگەی چیمەنتۆی لێیە لەگەڵ چەند کارگەیەکی بەرهەمێنانی ئاسن و زۆر کارگەی دیکە. نزیکەی 3 میلیارد دلار لەم ناوچەیە خەرجکراوە بۆ دامەزراندنی کارگەی جۆرا و جۆر کە لە توانایاندا هەیە ڕێژێکی زۆری پێداویستیەکانی بەرهەمە بیناسازیەکانی باشووری کوردستان و تەواوی عێراق دابین بکەن و ببنە سەرچاوەیەکی داهاتی زۆر باش لە ئایندەدا بۆ باشووری کوردستان. کارگەکان کارگەی زۆر گەورەن. ئەم کارگەی کە ئێستا لە تەنیشتمانە کارگەی بەرهەمێنانی ئاسنە لە سکراپی کۆنی ناوچە ڕووخاوەکانی عێراق، ئاسنێکی نوێ و تازە بەرهەم دەێنێت و جارێکی دیگەر ڕەوانەی دەکاتەوە بۆ شوێنانە کە بە یەکێک لە گەورەترین کارگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەدرێت بۆ بەرهەمێنانی ئاسن.
ئێستا لە تەواوی شار و شارچکەکانی باشووری کوردستان کارگەی جۆرا و جۆر هەن. بەردەوامیش کارگەی نوێ و جیاواز دادەمەزرێت و خەڵکی سەرمایەدار گرنگی بە داهاتی کەرتی پیشەسازی دەدات. لە دوای 2023ەوە کەرتی پیشەسازی پێشکەوتێکی گەورەی بەخۆیەوە دیوە لە هەموو سێکتەرەکانە وەکو بیناسازی، وەکو خۆراکی، وەکو کیمیایی، وەکو فلزی و لافلزی و هەموو جۆرە پیشەسازیەک پێشکەوت بەدەیان قات لە چاوجارانە. ئەوەش لەبەرەوەی کە کەشوهەوایەکی زۆر لەبار دروست بوو لە کوردستانە کە زۆر معمەلی گەورە تایە دروست کرا کە ئەم معمەلانە ئەتوانن تەختیەی پێداویستی کوردستان و احتیاجاتی زۆریش لە عێراق پڕ بکەنەوە. ئێستا ئاسی پیشەسازی باشووری کوردستان لەگە عێراقا قابلی مقارنەیە، یعنی ئێمە باشترین لەوان ئێمە زۆر پێشکەوتوترین و دلیل بۆەوە لە هەموو جۆرە پیشەسازیەک لە کوردستانەوە بەرەو شارەکانی ناوەڕاست و جنوبی عێراق ڕوات. کوردستان وڵاتێکە پڕ لە موادی سەرەتایی کە ئەتواندێ هەموو جۆرە پیشەسازیەکی تا بەرهەم بێنرێ و دلیل بەوەش کە ئەم کارگە گەورانی دایان کارگەی خۆ ئەمە کەیسا لە بەرچاوتەی بینی کە لە نتیجەوەیە کە موادی ئەولەکەی لە کوردستان زۆر. ئێستا بەرهەمە بیناسازیەکان لە باشووری کوردستاندا زۆر بە کوالیتیکی بەرز بەرهەم دەهێنرێن و ڕێژەی بەرهەمێنانیشیان زۆر زۆرە و زۆر زیاترن لە داخوازیەکانی ناوخۆ. بەرهەمە پاککەرەوەکانی وەکو سابوون و شامپۆ و ماددە کیمیاویەکانی دیکەی پاککەرەوە ڕێژەی بەرهەمێنانیان زۆر زیاترە لە داخوازی ناوخۆ. هەر بەرهەمێکیش لە باشووری کوردستان بەرهەم بهێنرێت و کوالیتیەکەی باش بێت و ڕێژەی بەرهەمێنانی زۆر بێت و توانای دابینکردنی پێداویستەکانی ناوخۆی هەبێت. وەزارەتی بازرگانی و پیشەسازی باش دەخاتە سەر هەمان لەو جۆرە بەرهەمانە کە لە دەرەوە هاوردە دەکرێن بۆ ئەوەی کارگەکانی ناوخۆ زیاتر گەشە بکەن و پەرە بە کارەکانیان بدەن و خەڵکی زیاتر کاری تێدا بکەن و ڕێگری بکرێت لە چوونە دەرەوەی پارەیەکی زۆری ناوخۆ. ئەم عاملە چیمەتۆی بۆ شوەیە نەبوو لە کوردستانە، چیمەتۆمان بۆ هەول لە هندستانەوە، لە تورکیاوە، لە ئێرانەوە، لە ئۆکرانیاوە، لە فڵان شوێنەوە. بەڵام ئێستا ئەوانە توانن تا حدێک بەس لە ئێرانەوە گەر کەمێتێکی بەسیط بێ کەمێتێ بێ کە ئەوەش بە پێ ئەو حیمایە ئێستا بەرهەڵستیە کات کە بەرهەمی خۆماڵی بتوانێت ڕکابەری بێ. جناوانە بۆە ئێمە ئەو پارانی کاشمانە ئەو دۆلار و شتانەی کە لە کوردستانە کاری پێکرێ بەشێکی زۆری بچواتە دەرەوە. بەڵام ساڵ بە ساڵ ئەم عملەیە وای لێ لە کوردستانەوە فرکرێ بۆ ئەوەی کە لە ناو معاملەکانی کوردستانە بەکاربێنێت. باشووری کوردستان زیاتر لە 3 ملیۆن دۆنم زەوی کشتتوکاڵی هەیە کە زەویەکانیشی زۆر بەپیتن، وەکو دەشتی شارە زور و دەشتی هەولێر و دەشتی بتوێن و دەشتی ناوکوڕ و دەشتی سلێڤانی و چەند ناوچە و دەشتێکی دیکە. توانای بەرهەمێنانی ئەم ناوچە کشتتوکاڵیانە زۆر زۆرن. ئەم دەشتانە بەهۆی بەپیتی و بوونی سەرچاوی ئاوی شیرینەوە لە توانایاندا هەیە زۆر زیاتر لە داخوازی و پێداویستیەکانی ناوخۆ لە بەرهەمە کشتتوکاڵیەکان دابین بکەن. لە ساڵی ڕابردوودا نزیکەی 600,000 تۆن گەنم بەرهەم هاتووە کە زۆر زیاترە لە داخوازی ناوخۆ. 280,000 تۆن پەتاتە بەرهەم هاتووە کە بە هەمان شێوە لە داخوازی ناوخۆ زیاترە و لەبەر ڕێژە زۆرەکەی ئێستا پەتاتەی باشووری کوردستان چۆتە کەرتی پیشەسازیەوە و بەرهەمی پیشەسازیشی لێ بەرهەم دەهێنرێت. هەروەها ئەم ساڵ خەیار و شووتی و تەماتە و ترێ و هەنجیر و هەنار و سێو بەشی داخوازیەکانی ناوخۆ دەکەن لە وەرزی پێگەیشتنیاندا. بەڵام بەهۆی نەبوونی ساردکەرەوە لە ناوچە کشتتوکاڵیەکان و نزیک دەستی جوتیارەکان بەرهەمەکان تەنها لە وەرزی پێگەیشتنیاندا سوودیان لێوەردەگیرێت. بە پیتی زەوی و بوونی ئاوی سازگار و شیرین گەرنتی تەواوی بەرهەمە کشتتوکاڵیەکان دەکەن کە لە سروشتی باشووری کوردستاندا دەڕوێن.
لە ئاگەری دروستکردنی بەنداوێکی زۆر و گرتنەوە یاخود کەمکردنەوەی ئاوی ئەو سەرچاوانەی کە دەڕژێنە ناو خاکی باشووری کوردستانەوە. باشووری کوردستان بێ ئاو نابێت و هەمیشە ئاوی پێویستی بۆ خواردنەوە و کشتتوکاڵ و بەکارهێنانەکانی دیکەی دەبێت. بەڵێ ئەگەر ئێران و تورکیا کە ئاوەکانی خۆیان بگرنەوە وەکو ئەوەندێکێک سەیتەریان بەسەردا هەیە دەتوانین ئاوی خواردنەوە و ئاوی کشتتوکاڵی ئێستا و بەشێکی لە داهاتوودا بتوانین خزنیشی بکەین. بەڵام چونکە ئەوەی ئێستا ئەوە ئێران جێبەجێ کردووە ئەوە تا ئاوی زاوی چوشی گرتوتەوە ئەوە تا لە سیروان نۆ بەنداوی دروست کردووە و تونێڵەکەشی ئەم ساڵ تاوا دەبێت. تورکیا لەسەر بەنداوی مووسڵ با بڵێن سەدی ئەلیسۆ دروست کردووە ئەم ساڵ لە خەزم دەبێت و ساڵێشتر لەوانێ وەزعی بەنداوەکە زۆر تێکچێت. بەڵام بەنداوی مووسڵ یاخڕووباری دیزلا و تەسیرە سلبیە ڕاستەوخۆی لەسەر هەرێمی کوردستان نیە بەشک و بەتەریوی بە خاچی هەرێمی کوردستاندا دەڕوا و دەڕژێتە بەنداوی مووسڵەوە. ئێمە ئەوانی دیکە خابوور و زەی گەورە زۆربەی بە تایبەتی زەی گەورە سەتا نزیکەی 58 ئاوەکەی لە ناو هەرێمی کوردستان لەبەرەوەی ئەو تەسیرە سلبیەی لەسەر نابێ و لەلایشتەوە ئەو بەشەی لە ناو خاچی تورکیا بن لە کوردستانی باکوورە شوێنی وای نییە کە بەنداوی گەورە و یاخۆش مەشروعی ئیڕوائی گەورە مەشروعی ئاودێری گەوری لەسەر دروست بکرێت. لە باشووری کوردستان 6 ڕووباری سەرەکی هەن کە دواتر هەمویان دەڕژێنە ناو ڕووباری دیجلەوە. ئاوی ئەو 6 ڕووبارە نزیکەی لە سەدا 60 ڕێژەکانیان بەهۆی ئاوی باران و بەفر و کانیاوەکانی باشووری کوردستانەوەیە کە دەکاتە 23 ملیار مەتر سێجا ئاو کە باشووری کوردستان تەنها پێویستی بە 7 ملیار مەتر سێجا ئاو هەیە. بۆیە لە ئەگەری نەمانی سەرچاوەکان یاخود کەمکردنەوەیان هیچ کاریگەریەکی لەسەر ئاوی باشووری کوردستان نابێت، بەڵکو کاریگەریان تەنها لەسەر عێراق دەبێت و بەشە ئاوی ئەوان زۆر کەم دەکاتەوە. باشووری کوردستان لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی دیکە تۆپۆگرافیای جیاوازی هەیە، شاخی بەرز و دەشتایی و بیابانی هەیە. لە یەک کاتی وەرزی ساڵدا ناوچەی هەیە گەرمە و ناوچەی هەیە زۆر ساردە. لە وەرزی هاویندا لە ناوچە گەرمەکاندا خورما پێدەگات و لە ناوچە ساردەکان شەوانە ئاو دەیبەستێت. کە دەبینین لە ناوچەکانی ناوەڕاستی عێراق و لە هەرێمی کوردستان دەرەجەی پلەی گەرمە گەیشتە سەروی چلو گەیشتە جاریواژە گەوێتە 50 ئەوڕۆ کە دەبینین 23 لەو تەوقیتەی ئەمڕۆکە گەرمترین ساتی دەرەجەی گەرمایە لێرکانە دەرەجە 8 و شەوانیش دەیبەستێ. ئەمڕۆ لە هەولێر بووی بەو جلانەش تۆ لەوانەیە لە دەرەوە گەرما زۆر گەرما بەڵام ئێستا بەو جلانەش تۆ لێرە سەرمان مەواخەری کە دەلەرزم لە سەرمان لەبەر ئەمە هەموو سەروەتە بۆ حکوومەتی خۆمان و سەروەتێکە بۆ هەرێمی کوردستان و بۆ هاوڵاتیان و بۆ خەڵک لەسەر ئەشانی هەمومانە بیکارێت. بوونی ئەو جیاوازە زۆری پلەی گەرمی لە گەرمیانەوە تاوکو کوێستانەکان دەتوانرێت سوودێکی زۆری لێوەربگیرێت بۆ بەردەوامی بەروبوومی کشتتوکاڵی. لە گەرمیاندا لە وەرزی بەهاردا بەروبوومی کشتتوکاڵی پێدەگات و لە کوێستانەکاندا لە کۆتایی وەرزی هاوین. ناوچە جیاوازەکانی باشووری کوردستان توانای ڕاکێشانی گەشتیارێکی زۆریان هەیە کە لە ئایندەدا دەتوانرێت پشتی پێ بەسرێت و گەشتیارێکی زۆری بیانی بۆ ڕابکێشرێت. بوونی دەریاچەی گەورە و ئاوی شیرینیان و پلەی گەرمی بەرزیان لە وەرزی بەهار و هاوین و پاییزدا دەتوانن گەشتیارێکی زۆری بیانی بۆ خۆیان ڕابکێشن. گشت ئەو خاڵە بەهێزانە تەنها پێویستیان بە پرۆژە و هوتێلی 5 ئەستێرە و بەناوبانگ ماوە بۆ ئەوەی گەشتیارانی جیهان لە ئایندەدا بلیتی فڕۆکە بەرە وڵاتی باشووری کوردستان بکڕن و لەناو چەندین نەتەوە و دین و کولتوری باشووری کوردستاندا کاتەکانیان بەسەر ببەن.